ئەزانی ئەم تیشێرتە چی لەسەر نووسراوە؟ وەکو ئەوە زەبەت نازانم ئەوە ئەڵێ خوشکمانی بۆ فرۆشتن. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە دوکانێکی فرۆشتنی جلوبەرگ لە ناو بازاڕی سلێمانی تیشێرتێک فرۆشرا کە بە زمانی ئینگلیزی لەسەری نووسرا بوو خوشک بۆ فرۆشتن هەموو ئۆفەرێکمان قبوڵە. خۆ مەرجیش نییە هەمووی ئەوەی کە ئەیکڕێت یاوەی کە لەبەرێک ئابزانێت چی نووسراوە چینە نووسراوە بەڵامی تجاروات دوای کابرا لە بەرکردنایەژێ بۆی مانا بۆی با بڵێن بۆی ڕوونەکاتەوە یان دوای ئەزانێەوە ناخۆشترە. فرۆشتنی ئەو جۆرە تیشێرتە کە بە پێی زانیاریەکانی NRT تەنیا 1 دەرزەنی لێ هێنراوەتە شاری سلێمانی کاردانەوەی لێکەوتەوە. هۆکاری هێنان و فرۆشتنی ئەو جۆرە تیشێرتەش دەگەڕێتەوە بۆ نەشارەزایی فرۆشیارەکە لە زمانی ئینگلیزی. تیشێرتەکە جوان بێ و نووسینەکەی پێوە بێتی گوێ نایەتەوەی کە چی نووسراوە چی نەنووسراوە ناقیشی نییە نازانێت چییە. ئەگەوە ئەبێت لە سەر و خۆمان و لە کوالێتەکانەوە بزاننەوە چی نووسراوە چی نەنووسراوە نێڵن بێتە ناو وڵاتەکەتەوانێ. بوونی ئەو جۆرە نووسراوانە لە سەر جلوبەرگ لە هەرێمی کوردستان زۆرە بەتایبەت جلوبەرگی کۆنا کە لە بالای ئوروپیدا دەهێنرێنە هەرێم و لە بازاڕی لەنگە فرۆشان ساغ دەکرێنەوە. هاوڵاتیانیش هێنانی ئەو جۆرە جلوبەرگانە بۆ نەبوونی چاودێری ورد لە دەواازە سنووریەکاندا دەگەڕێنەوە. کچێکم هی تیشێرتێکی لە بەرابوو لە پشتەوە نووسرا بوو فۆڵۆمی یعنی دوام کەوە مێسا گەردوایەکێکی دوایی پێ بڵێ بۆ دوابکەوتی لەسەر تیشێرتەکە نووسراوە فۆڵۆمی پێم وایە بێ گەرتیە گەیشتی بێ باوەڕ ناکەم چونکە هیچ کسێەوە ناکە فۆڵۆمی باوەڕ ناکەم. زۆربەی چاولێکەریە سەیری ئەوروپاکە لە ئەوروپا شتێکی تەبیعیە بەڵام لێرە ئاسایی نییە ئەوەی. بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سلێمانی ئاماژە بەوە دەکات لە دوای ئاگادارکردنەوەیان فرۆشیاری تیشێرتەکەیان دۆزیوەتەوە و پسوڵی سەرپێچیان بۆ کردووە. داواش دەکەن هاوشێوەی کوالێتی کۆنتڕۆڵ وەرگێڕی زمانیش لە دەواازە سنووریەکاندا دابنرێن بۆ ئەوەی ئەو حاڵەتە دووبارە نەبێتەوە. دەستگیرا بەسەر ئەو شوێنەی کە ئەو تیشێتیا فرۆشتا بوو بەس ئەوەی کە مای نیگەرانی بوو تەنها 12 دانێ هێنا بوو لەو تیشێتە فرۆشتا بوو پێش دەژن و خاوەنەکەشی ئاماژەی بۆدا کە ئەو ئینگلیزی نازانێت و بە هیچ شێوە ئاگاداری لەو جۆرە تیشێتە نەبوو دوای هاوڵاتەکان کەشفیان کردو ئەم جۆرە توشیتیان هێناوە و پسڵی سەرپێچیشمان بۆ کردووە و بەڵێن نامەشی لێ وەرەگرینەوە کە بە هیچ جۆرە بە هیچ شێوەیەک کاریوە دووبارە نەکاتەوە. نەبوونی چاودێری ورد لە خاڵە سنووریەکاندا بە هۆکاری سەرەکی هێنانی ئەو جلوبەرگانە دادەنرێن کە ئەو جۆرە نووسینانیان لەسەر نووسراوە کە ئەگەر لەگەڵ کولتوری چەند وڵاتێکیشدا بگونجێت ئەوە بە کولتوری کۆمەلگای کوردی نامۆیە و ناگونجێت. ژاڵە محەممەد NRT سلێمانی.